سڵاو هاوڕێیانی ڕووپێ و ئەم کاتتان باش خۆشەویستان لەلایەن چەند بەڕێزێکەوە داوایانێک کردوین فێرکاری ئیمپۆرتکردنی داتایان بۆ بکەین لە GPS های تارگێت. بەڕێزان خۆتان نەزانن ئیشی ڕووپێ و دوو ئیشی سەرەکیە. ئیشی یەکەمیان سێرڤایە واتە هەڵگرتنەوەی پۆینت لە مووقع، و ئیشی دۆمیان ستێک ئاوت و دابەزاندنی خاڵەکانمان، دابەزانی داتاکانمان بۆ سەر مووقع ئیشیان لەسەر بکرێت. و لە نێوان سێرڤای و ستێک ئاوتە تەسمیمان هەیە بەپێی مەشارع مەدەنیەکان شێوازی تەسمیمەکە ئەگۆڕێت. ئێستا پێشتر باسی ئیکسپۆرتی داتامان کردووە، لەم فێرکاریەدا باسی ئیمپۆرتی داتاکەین. پێم باش بۆ ڕاز لە سیڤڵ سریدیەکەەوە دەست پێ بکەم چۆنیەتی دەرهێنانی داتاکان. ئەوەیە بینن ئیشی ئەزبیڵتێکە، ئەمانەوێ خاڵەکانی دەرکەین. سەرەتا ئەچینە پۆینت گروپ، ئیدیت پۆینت، اینجا سیلێکت ئۆڵیانەکەین، کۆپیانەکەین خاڵەکان، دواتر بەرنامەی ئێگزڵەکەینەوە پێستیەکەی. شێوازی زۆرە دەرهێنانی خاڵ لە سیڤڵ سریدی، بەڵام ئەمە لە هەمووی خێراترە. لێرەدا ڕێکخستن بۆ خاڵەکانمانەکەین لە بەرنامەی ئێگزڵ. وەگە بینین point number S north Z description. دواتر سیف ئەسی ئەەکەین و شوێنی خەزنکردنەکەی گیرمان لە دەسکتۆپ داێنین. اینجا ناوێکی ئەنووسی سیف یس. وەگە بینن ئەوە داتاکانمانە. اینجا کۆپیەکەین ئەخێنە ناو فلاشەوە. ئێستا داتاکان ئیشی کۆمپیوتەریان تەواو بووە، داخلی ناو کۆپی ناو فلاشەکەمان کردووە، و ئێستا فلاشەکە ئەدەین لە کۆنترۆلەری ئایهاند 55 GPS های تارگێت. دوای ئەوەی خاڵەکانمان کۆپی کردە ناو فلاشەوە و فلاشەکەمان ڕەبتی کۆنترۆلەرەکەمان کردووە، اینجا بەرنامەی های سێرڤای یەکەینەوە. سەرەتا پێویستە پرۆجێکتێکی نوێمان هەبێت. ناوێکی لێ نووسین و ئۆکەیەکەی. دواتر ئەچینە سەر داتا ئیمپۆرت. پێویستە فۆرماتێکی نوێ دروست بکەین بگونجێت لەگەڵ فایلەکەمان کە ئیمپۆرتەکەین. ئەچینە بەسی کریت، لێرە ناوێکی بۆ ئەنووسین، هەر ناوێک کە بە خۆت بیناسیتەوە. اینجا لە بەشی پۆینت تایپ ستێک پۆینت هەڵەبژێرین و پاشگرەکەی تێکست مۆدیفای شێوازی ڕێخستنەکەی. پێویستە شێوازی ڕێخستنەکەی هەمان شێواز بێت کە خاڵەکانت سیف کردووە لە بەرنامەی ئێگزڵە. نێمی S north Z description. اوكي
اینجا گۆشەکەی دیگری و لێرە تاب فۆرمات فایل هیدەر مەبەستی ئەوەیە لە فایلەکە تا ئایا بەشی نێمی ئێسنۆس نووسینەکان لەگەڵ فایلەکەیە سیف کراون یان سڕیتێتەوە. ئەگەر سیفت کرد بێت ئەمە چالاکەکەی بۆی بخوێنێتەوە. و دیستانسەکەش مەبەستی یونتەکەیە، ئایا مەترە یا فوتەیە، ئێمە مەترمان بەکارێناوە ئۆکەیەکەی. اینجا ئیمپۆرت. ئێستا ئەچینە ئەو بەشەی کە خاڵەکانمان تیاداناوە. ئەوە فلاشەکەمانە کە ڕەبتی کۆنتڕۆڵەکەمان کردووە و ئەوەش داتاکانمانە کۆپیەکەین بۆ ناو زاکێرەی کۆنتڕۆڵەرەکە. دواتر ئیمپۆرت. ئەوە داتاکانمانە کە هێناومانە کۆپی ناو زاکێرەی کۆنتڕۆڵەکەمان کردووە. سیلێکتیەکەی دواتر ئیمپۆرت. ئیمپۆرت داتا سەکسەسفوڵی کە داتاکەمان بەسەر کەوتووی داخڵی بەرنامەی های سێرڤای بوو. ئێستا بۆ چێکی داتاکەمانە چینە پۆینت داتا بەشی ستێک پۆینت. وەکو ئەبینین داتاکەمان هاتووەتە ناو کۆنتڕۆڵەرەکەەوە توانین لە مۆقعیشی لەسەر بکەین. کاتێکی خۆش.